بینەرانی عزیز سڵاوتان لێبێ من یادگار فایقم ئەم شەویش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی باسی ڕۆژداوای لێبوردنەکەم کە چەند خولەکێک بەرنمەکە دواکەوت ئەم شەو من میوانێکم هەیە لە شاری دهۆکەوە کاک خەیری بۆزانی بەڕێوەبەری گشتی کاروباری ئێزدیەکان لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ئێوەش ئاگادارن و لە بەرنمەکان و لە بەدواداچوونەکان و لە هەواڵەکانی پێشووتری کوردستان 24 ئاگادارن کە ئەمڕۆ یادی تێپەڕینی 3 ساڵ بەسەر مەرگەساتی شنگالە 3 ساڵ پێش ئێستا لەلایەن چەکدارانی داعشەوە ئێزدیەکان لە شنگال جینۆساید و کۆمەڵکوژ و شتارێکی زۆریان بەرامبەر کرا بە پێی ئامارەکان زیاتر لە 6526 هاوڵاتی لەو ڕۆژە جینۆساید کران و شەهید کران ئەمە جگەل لەو کەسانەی کە ماڵیان وێران بوو لە ماڵەکانیان ینی ئاوارە بوون جگەل لەو پاکیزانەی لەو خاتونانەی لەو ژن و کچانەی کە ڕفێنراون و بەشێکیان ئازاد بوون بەشێکیان ئازاد کراون بەشێکیشیان تا ئێستا لە لای داعشن ئەم مەرگەساتە پێویستە ڕاگەیاندنەکان هەمیشە لە سەری بۆستن بۆ ئەوەی دووبارە نەبنەوە من مەبەستمە کۆمەڵێ پرسیار بکەم لەم بەرنمەیە لە میوانەکەم دیارە میوانەکەم ئەم شەو پۆستێکی فەرمی هەیە لە وەزارەتی ئەوقاف بەڵام من مەبەستمە وەکو هاوڵاتیەکیش بیدوێنم وەکو هاوڵاتیەکی ئێزدی هاوڵاتیەکی شنگالی بۆی بزانم ئازارەکان بەکوێ گەیشتون خاڵە گەشەکانی شنگال لە ئێستادا چین و خاڵە لاوازەکان کە ئەبێ بەهێز بکرێن ئەو خاڵانەی کە پشتگوێ خراون خزمەت گوزاریەکان لایەنی ئاوادانکردنەوە لە ملانە سیاسیەکان تا چەندە کاریگەری سلبیان هەبووە کا خەیری بۆزانی بەڕێوەبەری گشتی کاروباری ئێزدیەکان لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێمی کوردستان شەو باش ئەم کاتت باش وەکو وتم ئەم شەو جەنابتان وەکو بەرپرسێک و وەکو هاوڵاتیەکیش من کۆمەڵێ پرسیارتان بوو بەڕوەکەمەوە یەکەم پرسیار بەوە دەست پێەکەم دۆخی شنگال لە دوای 3 ساڵ لا جینۆساید چۆنە لە ئێستادا لە هەموو ڕوویەکەوە زۆر بەداخەوە من ئەڵێم کە دۆخی شنگال ینی هەر بەردەوام لە بوارێکی نەباشیدایە ئەتوانم بڵێم شنگال و شنگالیەکان بە شێوەیەکی گشتی ئێستاش لە جینۆسایدا تێئەپەڕن وەزعەکەیان باشتر نەبووە تا ئێستاش زیاتر لە 360,000 کەس لەژێر خێمەدان بەو گەرمایە بەو سەرمایە ژیانیان زۆر ناخۆشە زیاد لەسەر ئەمەش ئەتوانم بڵێم کە تا ئێستا زیاتر لە 3325 کەسی ئێزدی ئێستاش لە ژێر دەستی داعشدان دەڤەری شنگار دەڤەرێکی وێرانە ئێستا سەرڕای لەوەی کە دەڤەرێکی وێرانە ئێستاش دەڤەری شنگال دەڤەرێکی عسکەریە بە ئەمتیاز سێ هێزی گەورە لەو دەڤەرەهان هێزی پێشمەرگەی کوردستان لەوەیە هێزی حەشدی شعبیش لە شنگالە هەروەها هێزی پەکەکەش لەو دەڤەرایە ناو بەناو هەمومان ئەزانین شەڕ و شۆڕش لەو دەڤەرایە بەرپا ئەبێتەوە وەزعی شنگال بە شێوەیەکی گشتی خراپە یەک بە یەک لەسەر دۆسیەکان بڵێم خراپە زۆر باش نەبووە ئامارەکانەوە دەست پێ بکەین جینۆساید کران ئاماری قوربانیەکان ئاماری شەهیدەکانی شنگال چیمان پێڵێن هێندەی تۆ ئاگاداربی و ئاماری ڕفێنراوەکان و ئازادکراوەکان چیمان پێڵێن بەڵێ لە سەرەتای غەزوەکەی داعش لە ڕۆژانی یەکەمەوە توانم بڵێم لە 5 ڕۆژی یەکەمەوە زیاتر لە 3000 خەڵکی دەڤەری شنگال شەهید کرا بە دەستی ڕۆستانی داعشەوە زۆربەیان ینی بە ڕێگە جیاجیەکانی هۆڤانە لەو دەڤەراش شەهید کران زیاتر لە 2000 کەس بریندار بوون دەوروبەری 6470 کەس دەستگیر کران لەوێ وەکو دیل وەکو سەبایە تەعاملیان لەگەڵ کرا وەزعەکەیان بەو شێوە بوو ینی ڕۆژانی یەکەم ئەمە بە گوێرەی ئەو ئامارانە تا ئێستا وەکو خۆ نەماون بێگومان 3092 کەس تا ئێستا ڕزگار کراون
دیسان ئەتوانم بڵێم کە لە ڕووی مەزارگەکانەوە مەزارگەکانیش تقریبان 68 مەزارگەی ئێزدی لە دەڤەرە جیاجیەکانی ئێزدی ئەوانەی کە لە دەست داعشدا بوو تەقێنڕان بەگشتی ئەم ئامارانە ئەم ژمارانە مەترسیدارن لە سەردەمێکی سەدەی 21ەکە خەڵکانێک وا بکوژرێن خەڵکانێک وا جینۆساید بکرێن. کاک خەیری مەبەستمە زیاتر لەسەرەوە بوەستین ژمارەی ئەو کەسانەی بە پێی ئامارە فەرمیەکان تا ئێستا دیلن لە لای داعش ژمارەیان چەندە ینی لە هاوڵاتیانی شنگال؟ ئەوانەی کە تا ئێستا دیلن ئەوانەی کە تا ئێستا لە دەستی ڕۆستانی داعشن تقریبا 3325 کەسن. ئێستا ئەوانە لەو شوێنانن لە هەر شوێنێکن کە داعش لەوێ بێ زۆربیان لە ینی ئەیان جوڵێنن لەگەڵ خۆیان معلومات زانیاریتان هەیە کە لە ژیاندا لە سووریان. ئێمە زانیاری ئەوەمان نییە کە هەر هەمویان لە ژیاندا مابن ناشتوانین بڵێن کە هەمویان لە ژیاندا ماون بەڵام ئەوانە جوڵە پێ ئەەکەن داعش لە شوێ بێ داعش لە شوێ بێ ئەوانە لەوێن ئەو شوێنانەی کە با بڵێن مستەقڕن و تا حەدی ئەمانەتیان هەیە زۆر لەوانە لەوێن بەڵام ئەو شوێنانەی کە لەوانەیە ڕوبەڕووی هێرشی هێزەکانی عێراق و ئەو ئۆپراسیۆنانە بن بێگومان پێشوەخت ئەوانە جوڵە پێ ئەەکەن ئەیان گوێزنەوە بۆ شوێنەکانی تر بۆیە منەڵێم ئێستا تا پێش چەند ڕۆژیش نزیکەی 340 تا 350 کەس زانیاریمان هەبوو لە دەڤەری تلعفەر بوون بەڵام بەو دوسێ ڕۆژەی ئەخیری وابزانم ئەو ژمارە لێ نەما هەر هەمویان جوڵان پێکردن و بردیانە سووریا ئەو دەڤەرانەی کە داعش لەوێ زاڵە. بەڵێ کاک خەیری یعنی هەندێک جار باس لەوە کرێ کە جار قسە لەگەڵ داعش ئەکرێ بۆ وەرگرتنەوەی کەسێکی دیاری کراو هەر کەسێک بێت ژیانی مرۆڤێکی کورد گرنگە ئایا هیچ بەدواداچوونێک کراوە هیچ گفتوگۆیە کراوە هەوڵ دراوە بە شێوەیەک لە شێوەکان بەپارە بێت بە ڕێگەیەک لە ڕێگەکان بێت ئەم کەسانە لە داعش وەربگیرێنەوە؟ ینی ئەوە نزیکەی 2 ساڵ و 6 مانگە ئێمە کاری ڕزگارکردنی ئەوانە ئەەکەین تا ئێستا نەمانتوانیوە ڕوبەڕوو یان با بڵێن بەبێی نێوان تەعامل لەگەڵ داعش بکەین ئەوانە بە خۆیان ڕێگە بەوە نادەن کە کەسێ ڕزگار بکەن بە پارە یان بە شێوەیەکی تر. من حەزەکەم هەندێ باسی ئەم خاڵە بکەم خاڵە زۆر گرنگە زۆر لەوانەی کە چاودێرن ئەوانەی کە متابعی ئەم بابەتە ئەکەن لەلایەن زۆر پرسیار پێیا بێ ئەڵێن مەسەڵەن ئێوە چۆن ڕزگاری ئەەکەن ئایا ئێوە تەعامل لەگەڵ داعشەکەن یان تەعامل لەگەڵ کەسانی ترەکەن ئێمە بە ئین دایرێک بە غێر مباشر تەعاملەکەین لەگەڵ ئەوانەی کە با بڵێن ئەتوانن ئەو کەسانە بۆمان بێنن. داعش بێگومان لە مووسڵ ئەو کات لە مووسڵ دیسان لە تلعفەر لە منتیقەی فەلوجە بازاری تایبەتیان کردنەوە ناوی ئەو بازارانش بە عەرەبی پێ ئەڵێن سووق نەخاسە. سووق نەخاسیانی ئەو بازارەی کە شت زۆر بە هەرزانی لێ ئەفرۆشرێ. پیاوەکان پێی ئەڵێن بە پیاوەکان ئەڵێن دیل یان جاریوە هەیە پێ ئەڵێن عەبد کچەکانیش پێ ئەڵێن کچ و ژن پێ ئەڵێن سەبیە. ئەم سەبیە ئیتر سووم لەسەر ئەکرێ دیسان سوومیش وشەیەکی عەرەبیە یعنی عەرزکردن بۆ فرۆشتن لەسەر ئەکرێ. ئەمە کچ و ژن نابێت لە $500 زیاتر بفرۆشرێ ئەگەر لە 500 دینار زیاتر فرۆشرا ئەوە بەنسبەت ئەوانەوە ئەوە لە با بڵێن ناوی سەبیە و ناوی عەبد و ئەوانە لەسەر دەبێت لا بدرێ بۆیە ئەوە سووق نەخاسێت بۆ ئەوەی ئەو شتەی کە لەو بازارانە ئەفرۆشرێ بە نرخێکی کەم بێ.
ئیتر ئەوانە کە ئەفرۆشن خەڵکانێک هەن ئەیکڕن جاری وهەیەیان ئێمە کاتێ ئەو کچژنانە دەینین جاری وهەیە تا 5 جار 6 جار تا 12 جاریش کچژن هەیە فرۆشراوە ئەوانە کاتێک کە کڕین و فرۆشتن پێ ئەەکەن ئیتر سعرەکە زیاد ئەەکەن گرروپێکمان هەیە لە کوردستان ئەو گروپە تعامل لەگەڵ هەندێک ئەو کەسانە ئەەکەن ئەو کەسانەی کە ئەیکڕن یعنی بەم ڕێگەیەوەتانەوێت بیانکردن و بیانهێننەوە بۆ کوردستان بۆ ناو پرۆسەکە بەو شێوەیە بەڵێ بەڵێ ینی زۆربەی ئەوانەی کە دێنن بەو پرۆسە ئەبێ ڕزگار بکەن بەڵێ من زیاتر لەسەر و بابەتە ناوەستم بۆ ئەوەی ئەوانەی لەوێ ماونەتەوە نەبن بە قوربانی و لە ڕێگەی ڕاگەیەنەکانەوە بە شێوەیەک لە شێوەکان کاریگەری سلبی لەسەر هێنانەوەیان دروست نەبێت کاک خەیری ئەوترێت هێرشی تێرۆریستانی داعش بۆ سەر ئێزدیەکان لە مێژووی شنگال و ئێزدیەکاندا بە 74 فەرمان ناو دەبرێت واتە 74 فەرمانی کۆمەڵکوژی و جینۆسایدکردنی ئێزدیەکان ئێوە داواتان چییە لە سەرکردایەتی سیاسی کورد و بەرپرسان یاریێمی کوردستان بۆ ئەوەی هەرگیز ئەو 74 نەبێ بە 75 فەرمان دژ بە ئێزدیەکان داواکاری ئێمە ئەوەیە کە ئەم کەیسە بە جینۆسایت بناسرێ یعنی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا هەوڵی زۆری داوە بۆ ئەنجامدانی ئەم ینی بۆ گەیشتن بەم ئەنجامە بەڵام زۆر بەداخەوە عێراق ئەوتریا حکوومەتی هەرێمی کوردستان کەم تەرخەم بۆ لەمڕۆوە ئەمە تا چەندە ڕاستەوە وایە دبلێن حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە ڕۆژانی یەکەمەوە لژنەیەک پێکهێنرا لژنەیەکی باڵاش پێکهێنرا لە سەرئاسی وەزیرەکان و سەرئاسی ئەوانەی کە خیبران هەیە لە با بڵین مەجای جینۆسایددا تا ئێستا ئەوانە کارێکی باشیان کردووە بەڵام ئەوانە دەستیان بەستراوە چونکە چونکە هەرێمی کوردستان تا ئێستاش بەشێکە لە عێراق تا ئێستا ئەتیفاقی دبلن ئیمزای نەکردووە بۆیە ینی ئەم کەیسا هەندێک زەحمەت بووە لەبەر ئەم گرەیە کوێرە دەبێ یەکەم جار عێراق ئیمزا بکاتن و باوەڕش ناکەم عێراق لەسەر ئەم بابەتە ئیمزا بکاتن چونکە ئەوانە زەرەر ئەکەن لە کەیسەکانی پێش ئێستا زەرەر لەوانەوەتە هۆکاری سەرەکی بە جینۆساید نەناساندنی بابێمە ئەم کەیسەی شنگال بۆ ئەوە گەڕێتەوە کە عێراق ئەو ئیتیفاقی و ڕێکەوتنامەی واژۆ نەکردووە نەک کەم تەرخەمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆی ئەمە ڕوون بێت بۆ بینەران بەڵێ بەتاکید چونکە حکوومەتی هەرێمی کوردستان نەهێر بەس حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەم کەیسە ئیشەکە ئێمە زۆر ڕێکخراو هەن لێرە و لە دەرەوەی وڵاتیش لۆبیایەکی باش ئێستا دروست بووە بۆ ناساندنی ئەم کارەساتە بە جینۆسایت لۆبیایەک لە ئەوروپا دروست بووە لە ئەمریکا دروست بووە زۆر چالاکوانی زۆر چالاکیش لەو بوارە کارەکەن بەڵام دیسانەوە کە ئەگاتە پرسی نەواژووکردنی عێراق لەسەر ئەم ئەتیفاقیە دیسانەوە هەر هەمویان ئەوەستن بەڵێ کاک خەیری وەکو لە پێشەکی بەرنامەکەش ئاماژەم پێدا مەبەستمە جگەلەوەی جەنابتان کە نوێنەرایەتی ئێزدیەکانەکەن لە وەزارەتی ئەوقاف مەبەستمە وەکو هاوڵاتیەکی شنگالیش ئەم پرسیارەت لێ بکەم چی ڕێگرە لە ئاوەدانکردنەوەی شنگال کە دەستپێکی بەرنامەکە تۆ زۆر بە بێتاقەتی و بە بێهیواییەوە باس لەوە کرد کە شنگال دۆخی هێشتا خراپە من بە شانازیەوە ئەم ویست من خەڵکی شنگال بام بەڵام من ئیدەڤەری شێخانم پرسی شنگال بەڕاستی ئێستا زۆر زۆر ئالۆزە وەکو لە پێشەکی داوتم بەڵێ بەتاکید وەکوتم ینی پرسی شنگال پرسێکی زۆر زۆر ئالۆزە ئێستا چونکە هەندێ لەو هێزانە بەشێک ینی هێزێک با بڵێن
هێزەکانی پەکەکە بەشێک لە شنگال ڕزگار کردووە، هێزی پێشمەرگەی کوردستان بەشێک لە شنگال ڕزگاری کردووە، دیسان هێزی حەشدی شعبیش بەشێک لە شنگال ڕزگاری کردووە. ئەم هێزانە هەر هەمویان لە شوێنی خۆیاندا ماون، بێگومان مانەوەی ئەو هێزانەی دەرەکین ناشەرعیە و ئەبێ هەرچی زووە لە دەوەری شنگال بکشێنەوە، چونکە باوەڕەکەم نە هێزی پێشمەرگە و نەش هێزی حەشدی شعبی دۆخی شنگال تێک نادا ئەگەر لەوێ بێ، ئەوەی کە دۆخەکە تێک ئەدا هێزی برایانی پەکەکەیە، چونکە لەوێ ناوە بەناوە ئێمە بۆچی ینی بۆچی دوو هێزی کوردی پێکەوە ڕێک ناکەون، بۆچی عەرەب و کورد کێشەیان نابێ پێکەوە؟ ینی مەبەست من پرسیارە بۆ بینە ڕوونکەیتەوە کاک خەیلی، ینی بۆچی مەترسینیە کە هێزی پێشمەرگە و حەشدی شعبی کە عەرەبن غەیرە کوردن مەترسینیە بەریەکەون، بەڵام مەترسی هەیە کە هێزی پەکەکە کە کووردە و هێزی پێشمەرگەی کوردستان کە کوردی باشوورن بەریەک بکەون. بۆچی ئەم منتیقە بۆچی وایە لە ئێستاە؟ بۆ کار چییە؟ پرسەکە پرسی هێزی عەرەب و هێزی کورد نییە، پرسەکە پرسی قانونی دەستوریە. هێزی پێشمەرگەی کوردستان بەشێکە لە منزومەی دیفاعی عێراقی، ئەمە ناوی لە دەستور داهاتووە. هێزی حەشدی شعبی هەرچەندە ینی لە دەستوردان هاتووە، بەڵام بە بڕیار و بە دەنگدانی بەرلەمانی عێراق ئەمە بوویتە هێزێکی شەرعی لە عێراق. کەواتە هێزی حەشدی شعبی و هێزی پێشمەرگەی کوردستان هەردووکیان هێزی شەرعی و هێزی عێراقین و ناوخۆن، بەڵام هێزەکانی پەکەکە ئەوانە زیاتر هێزی دەرەکین زۆر احتیادی بوو کە ئەوانە کە هاتن و بەشێک لە شنگال ڕزگاریان زۆر احتیادی نییە. پەکەکە بە شێوەیەک لە شێوەکان ئاسایی نەبووتەوە، چونکە وترێسە لێ تێگەیشتنیەکەیە. ینی ئێستا ئاسایی بووتەوە، بەڵام من باوەڕ ناکەم ئەم ئاسایی بوونە درێژخایەن بێ، ینی لەوانەیە بەیانی یان پاش چەند ڕۆژێکی تر یان پاش چەند مانگێکی تر دیسان وەزعەکە گرژی دروست بێ لە نێوانیاندا. بۆیە باشتر وایە ئەو هێزانە بەسپاسیەوە ئەو منتیقەیە بەجی بێڵن، وەکو چۆن پێش ئێستا هێزی پێشمەرگەی کوردستان چووە لە ڕزگارکردنی کۆبانێ بەشداریان کرد، بەڵام کە کۆبانێ ڕزگار بوو ڕۆژی دووەمی ڕزگاربوونی کۆبانێ دیسان ئەو هێزانە کاک خەیری ئینسیحابیان کردو و هاتنە شوێنە. خۆتەزانی ئەمە وردە وردە لە ڕیفراندۆمی سەربەخۆیی نزیکە بینەوە و سەرکردایەتی سیاسی کوردیش دەیان جاردووپاتیان کردوتەوە کە ڕیفراندۆم لەو کاتە لە 25 ئەیلول ئەنجام دەدەن. هێندەی ئێوە ئاگادار بن لە نزیکەوە دەنگی هاوڵاتیانی شنگال لە کاتی ڕفراندۆمی سەربەخۆیی کوردستان چۆن و بۆچی دەبێت؟ ینی ئەمە زۆر جار ئەڵێن ئێزیەکان ینی لە مێژەوە لە دێر زەمانەوە دوو جار ئەو چەوسێنڕا. جاری یەکەم چونکە ئێزدی بوون لە ڕووی ئاینیەوە، جاری دووەمیش لە ڕووی نەتەویە چونکە کورد بوون. ئێستا کە ڕێفراندۆم هاتە پێش، ئێزیەکان گەشتونەتە ئەو قەناعەتە کە ئەگەر دەنگیان بدەن بە ڕێفراندۆم بە بەڵێ بۆ ڕێفراندۆم دیسانەوە ئەگەر کوهات و کوردستان ڕزگار بوو، ئەوە ئێزدیەکان دوو جار ئەستیفادە دەکەن، دوو جار لە ڕووی نەتەوەی لە ڕووی ئاینی. لە ڕووی نەتەوەی وەکوتم کە کوردن لە ڕووی ئاینیشەوە بێگومان باوەڕاکەم ینی ئێمە وەکو دەوڵەت ئیتر لە دەین و باوەڕاکەم جارێکی تر تووشی ئەم نەهامەتیە بن ئەوەی کە لە سەی هەشتی 2014 کەواتە بە هیواوە ئەڕوان ڕیفراندۆمی سەربەخۆیی ئێزدیەکان لە شنگال. بەڵێ بەتاکیت ینی چونکە خۆمان هەر هەمومان ئەزانین دەوەری شنگال تەنها ئەوانەی کە لە شنگالن و لەو کۆمەلگایانن ئەوانەی دەوروبەری 12 کۆمەلگان منطقەی شنگال ئیتر دەوروبەریان هەر هەمویان عەرەبی سونەن،
بێگومان ئێمە هەر هەمومان ئەزانین کە ساڵەهای ساڵ بۆ ئەوانە پێکەوە ژیانێکی باشیان هەبوو بەڵام لە ناکاوەوە لە شەو ڕۆژێکدا وەزعەکە تەواو بوو بە پێچەوانە و برای دوێنێ دۆستی دوێنێ دراوسەی دوێنێ بووە دژمن ئیتر بووە بکوژ ئیتر ئەوە بوو کە چونکە ئەوەی کە بەسەر شنگالیەکان هات بەڕاستی هەر هەمووی لە دەوروبەرەکان بوو. باشە کەواتە هەر لەسەر بنچینەی دوایین قسەی خۆت منیش ئەخیر پرسیاری خۆمەکەم. ئایا لەو کاتەی کە دانیشتوانی شنگال دەنگ بە ڕیفراندۆمی سربەخۆیی بە بەڵێ دەدەن، ئایا هەر لەو کاتە حەشدی شەعبی نابێ بە کارتی فشار و هەڕەشە و مەترسی بۆ سەر هەرێمی کوردستان و ئێزدیەکان؟ من باوەڕ ناکەم ینی من وا تەوەقعکەم کە لەوانەیە ئەگەر ئەتیفاقش نەبێ ئەگەر بەغدا ڕازیش نەبێ بەڵام لەوانەیە نەرمێکی زۆر باش بنوێنێ تا ئەو کاتە من پێشبینی ئەوواکەم. بەڵێ کاکخەیری بۆزانی بەڕێوەبەری گشتی کاروباری ئێزدیەکان لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی هەرێمی کوردستان زۆر سوپاس بۆ و کاتەی بە ئێمە و بابینەرانت بەخشی. زۆر سپاس. سپاس بۆیەوەش. بەڵێ بینەرانی ئەزیز ئەم بەرنمەی باسی ڕۆژ تایبەت بوو بە تێپەڕینی 3 ساڵ باسەر جینۆسایدکردنی ئێزدیەکان بەو هیوایەی هیچ مەرگەساتێک بەسەر کورد دووبارە نەبێتەوە و کورد هەمووان دەست لە ناو دەستی یەک بتوانن کوردستان ئاوەدان و خۆشگوزەران بکەم. ڕێزیادگار فایق و تەواوی ستافەکەم لە شاری سلێمانی و لە شاری هەولێر قوبوڵ بکەن تا بەرنمەیەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم. ماڵی ئەوە کوردستان هەمیشە ئاوەدان بێت. خواتان لەگەڵ.